طبعا مامەڵەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئاینەکانی کە من لە ڕوانگەی ئاینەکانەوە کە دکتۆراکەم لەسەر حیوار و پێکەوە ژیانە حیواری ئیسلامی مەسیحی و کاریگەری لەسەر پێکەوە ژیانی ئاینی کە هەموو قۆناغەکانی پێکەوە ژیان تقریبان لە تاریخی ئیسلامیا باسم کردووە بە تایبەت حیوار و پێکەوە ژیان هەر لەسەر دەمی مەککەوە بەردەوام بووە و بە تایبەت لەگەڵ ئاینەکانە ئێمە حیواری پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ منافقین لەگەڵ مشریکین لەگەڵ ئەوانە هەمووی هەبووە بەڵام بە تایبەت حیواری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مەککە لە مەدینە ئەنواعی حیوار بە قەڵەم کە بریدێن لە ناردنی نامەکان بۆ کیسرا و مقەوقیس و نەجاشی و ئەوانە هەموو ئەمانە دەتوان بڵم جۆرێکە لەوەی کە ئاگادارم بە حکمەوەی کە لە دکتۆراکەمە باسم کردو بۆیە دەرفەتدانمە من لەو ڕوانگەیەوە سپاسانەکەم لە ڕاستیدا ئەگەر سێری تەعاملی پێغەمبەری خوا بکەی عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئەهلی ئاینەکانی ترا لەگەڵ شوێنکەوتوان ئاینەکانی ترا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەرگیز مەلەفەکانی تێکەڵ ناکرد یعنی بابەتێک کە ئاینیە هەرگیز لەگەڵ بابەتە کۆمەڵایەتیەکانە تێکەڵاوی ناکرد بابەتی سیاسەکانی تێکەڵاو ناکرد لە شوێنێکان نە قسە وایە هەموو شتەکانی بەسەریەکە تێک نەئەداوی کە ئێمە جەری وایە ئەیکین لە شوێنێ ڕەخنەمانەیە خەرا ئەمانەی هەمووی بڕوخێنین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە شوێنێکە ڕەخنە هەبوو بێ لەو بابەتەیە ڕەخنی گرتووە بۆ نمونە لە ڕووی ئاینیەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر بە نەرمونیانی مجادلة أهل الكتاب يكر هل الرانجي قرآني بيروزة كقرآني بيروزة فرمي ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي أحسن وبيغمري خوي وايا كرت وخوي بجوانترين شوا ولامي أواني دايوا يعني تنانت خرابي أواني بنرمي ولام دايوا جولكا هاتن بلاي بيغمري خو عليه الصلاة والسلام يقول السلام عليك يا محمد يعني زمان خوارك دو السلام وسلام زور ليك ونزيكا السلام يعني الموت بيغمري خواني يقول وعليكم السام أيقول وعليكم حتى وشكي واني دوارنا كردوا عائشة جاري كان خالي رازبة رب فرمي وعليكم السام والموت واللعنة فرمي مهلا يا عائشة هي واجبة خواي قورة فرماني فكرين نرمونيان بين أواني من يشوتم وعليكم يعني أوان أقروتيان السلام منش الله عليكم أقروتيان السلام والله عليكم يعني بيغمري خوا بمشي تعاملي كروبويا هرجيس بيغمري خوا هميشه لسرو سمكلا قال كتاب وفرميتي ادفع بالتي هي أحسن يعني بباشرين شوا لروي آيني وبيغمري خوا عليه الصلاة والسلام أزادي آيني بودابين كردبون تلا مكة تلا مدينة لمدينة كاتك بيغمري خوا كوشك أبو شاري مدينة لدستوري مدينة ڕاوێژیان پێەکە چکە مسلمانان ئەگەر خەڵکی شاری مەدینە وا تەسەوورەکە نزیکەی 10,000 کەس بوو بێ مسلمانان ژمارەیان لە 3,000 کەس زیاتر نەبووە باشە يعني پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و تقریبا مشریک بووە منافق بووە لەوانە بووە يعني پێغەمبەری خوا دەستوری نووسیوەتەوە لە دەستورەکەیە ئەڵێ لليهود دينهم وللمسلمين دينهم لهم ما لنا وعليهم ما علينا ئەمە زۆر گرنگە تۆ ئازادی ئاینی پێ بدەی زۆری لێ نەکەی ئاینی خۆت بۆ خۆت ومن يعني گرنگترینش دەوەی کە پێغەمبەری خوا لەگەڵەوەی حاکمی مەدینە بووە هەرگیز دەسوەردانی ئاینی نەبووە لە کاروباری ئەوانە يعني حکمی ئیسلامی بەسەروانە نەسەپاندووە ماڵیان ئەگەر حرامیش بوو بێت ئەگەر عرەقیش بوو بێ ئەگەر بەرازیش بوو بێ ئەگەر گۆشتی مردارە بوو پێغەمبەری خوا تەداخولی نەکردووە خی گەورە فەرمێ فإن جاءوك فاحكم بينهم واعرض عنهم ئەگەر هاتن بۆ لا دەتوانی حکم کەی لە بینیانە ئەشتوانی حکم نەکەی ئەگەر خۆیان هاتن فإن جاءوك بەڵام فەرمێ وإن حكمت بينهم فاحكم بينهم بالقسط خواهی گەورە فەرمانی پێکە ئەگەر تۆ لە بینی جوولەکەکانە حکومت کرد بەدات پەروەری حکومکە کەواتە لە ڕووی ئاینی و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئازادی ئاینی بۆ دابین کردوون تەداخولی کاروبارەکانیانی نەکردووە باشە ڕێگەی داوا قوساتی خۆیان جێبەجێ بکەن چونکە خی گەورە خۆی داوای کرد فەرمیێتی وەلەولا دەفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات اینجا و مەساجد ئەمانە کە ببیتی ڕاهیبەکانن کەنیسەی مەسیحەکانە کەنیسەی یەهودیەکانە کەنیسەی جوولەکە اینجا مزگەوتە ئەفەرمی ئەگەر ئەم پاڵپاڵێن و دەفع شتە نەبووایە خی گەورەم دیفاعکردنە نەبووایە ئەمانە هەمووی وێرانە بوون بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێ لەگەڵ مەسیحەکانی نەجرانە ڕێیەکەوێ یەکێ لە دەخی ڕێکەوتنامەکەاتەوە فەرمێ لنەجران و حاشیەتیها نەجران و ئەوەی کە لەگەڵ نەجرانایە ئوسقوف و کەنیسە و پیاوە ئاینەکانیان و هەرچی
دەسەڵات هەیە ئێمە تەداخلی ناکەنی خۆیانە. ئەمە زۆر گرنگە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ڕووی ئاینیەوە دەستی لە کاروباری ئاینیەوان وەرنەداوە، سەربەخۆییکی تەواویان هەبوو، ئازادی ئاینیان هەبووە، لەگەڵیشیانە حیواری کردووە. ینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆ بۆ میدراس، ئەو شوێنی کە پێڵێن میدراس شوێنی یەهودیەکانە، چۆ بۆ بەنی قوڕەیظە، چۆ بۆ بەنی قەینوقاع، چۆ بۆ بەنی نەضیر، لەگەڵیانە دانیشتەوە. ئەوان هاتوون دانیشتون، پرسیاریان لە پێغەمبەری خوا کردووە، پێغەمبەری خوا وەڵامی داونەتەوە. ئەمە لە ڕووی ئاینیەوە، یعنی سەربەخۆیی ئاینی هەبووە و هەموو ئاینەکانیش یعنی دەتوانین بڵین بەڵام پێغەمبەری خوا ئیقامە حوجەی لەسەر کردوون. فەرموویەتی من پێغەمبەری ڕاستەقینەم، من شوێنگرەوەی موسام. فەرموویەتی ئەی ئەهلی کتاب لا تغلوا في دینکم، زیادە ڕەوی مەکەن. فەرموویەتی ئەی مەسیحەکان قەولی حەق لەباری عیسای کوڕی مەریەمەوە ئەمەیە، خی گەورە مناڵی نییە. فەرمیەتی ولا تقولوا ثالث ثلاثة، مەڵێن سێ خوا هەیە. باشە بە یەهودیەکانی وتووە مەڵێن عوزەیر کوڕی خوایە. هەموو ئەوەی کە گرنگە، یعنی پێغەمبەری خوا هەڵەکانی بۆ ڕاست کردوونەتەوە، هەڵەکانی بۆ دیاری کردوون. ئەوە نەبێ یعنی بێدەنگ بوو بێت، لەسەر ئاساسی ئەوە نییە، یعنی قامە حوجەی لەسەرەکەی. بەڵام ئەگەر وتیان باوەڕیان هێنا ئەڵێنەوە فەوە خەیڕ لەکم، ئەگەر باوەڕیشیان هێنا ئەڵێن فەشهدوا بئەننا مسلمون، ئێوە بڕیار بدەن کێمە مسلمانین. لە ڕووی کۆمەڵایەتەوە تۆ ڕاست ئازادی ئاینی پێدی، بەڵام گرنگەوەی دای نەبڕی. یعنی لە ڕووی کۆمەڵایەتی و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەرگیز بڕوای بەوە نەبوو حەسر بکرێن، دایان ببڕێ لە کۆمەڵگەی ئیسلامی. بۆ نمونە کۆمەڵێک هەر قورئان کە تەبەن پێغەمبەری خوا خۆی خولوقی قورئانە و پێغەمبەری خوا خۆی منەفیذی قورئانە و جێبەجێکاری قورئانە. کۆمەڵێک ڕێکار هەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵەوانە کردی لە ڕووی کۆمەڵایەتیەوە. بۆ نمونە مەسەلەی ژن و ژنخوازی کە خی گەورە لە قورآانی پیرۆزە سورەتی مائیدە فەرمی اليوم أحل لكم الطيبات وطعام الذين أوتوا الكتاب حل لكم وطعامكم حل لهم والمحصنات من الذين آمنوا والمحصنات من الذين أوتوا الكتاب. ئێمە زۆر مهمە شتێک نەبووە پێشتر لە ئاینەکانی تر، ئێستاشی لەگەڵابی هیچ ئاینێک ڕازی نییە هاوسەرگیری ئێستا بۆ مناڵێ بۆچی پیاوی مسلمان یان مسلمانان ڕێگە نادەن کچی مسلمان شوبکە بە پیاوێکی مەسیحی. آخر لە ئاینی مەسیحیا دروست نییە ئافرەتێکی غەیرە مەسیحی شوبکە بە پیاوێکی مەسیحی. ئەسڵەن لە بینی فرەقە مەسیحەکانی هەندێکیان ڕێگەیان پێ نەداوە کە هاوسەرگیری هەبێ، کە یعنی هاوسەرگیریەکە دروست نییە، باتڵە. ئەگەر ئێمەش ڕێگەی پێ بدەنەوە قبوڵی ناکەن لەگەڵ یەزیدیەکانە لەگەڵ جوولەکەکانە. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قورئان ڕێگەی پێداوە یەکەم پیاوی مسلمان خێزانەکەی مەسیحی بێ یا جوولەکە بێ دروستە و لەسەر ئاینی خۆشی بێ. ئەگەر عرەقی بەلاوە حەڵاڵە بیخواتەوە، گۆشتی بەرازی بەلاوە حەڵاڵە بیخوا. ئەگەر خاچ لە ملیا بۆکو پرسیار کرا لە ئیمام ئەحمەد و ئیمامی مالک فەرمیە توانێت بە زۆر خاچەکەی لە ملکاتەوە، فەرمی نەخێر، فەرمانی پێیەکە ئەگەر جێبەجێ کرد باش، ئەگەر نا زۆری لێ ناکات، تەنان لە خواردنی گۆشتی بەرازیشە. ئەمە یەک دوو زۆر مهمە. ئێمە بۆ نمونە سەردان ینی خواردن چی لەسەر سفرەی دانیشی پێغەمبەری خوا لەسەر سفرەی دانیشت. جاوی پێش ئەوی پێشون بیر نەچێت دوو لە خێزانەکانی پێغەمبەری خوا یەکیان یەهودی بووە کە سەفیە، ئەوی تریان ماریە کە مەسیحی بووە، قبطی بووە. ینی خاڵوانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەهودی، خاڵوانی مناڵەکانێکە مناڵی بوو بووایە، سیلەی ڕەحم هەبووە لە بینیانە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی إذا افتتحتم مصرا فإن لكم استوصوا بأهلهم خيرا فإن لكم بهم صلة ورحمة. يعني أو كما يقول فەرمی ئەگەر میسرتان ڕزگار کرد خزمایەتی و سیلەی ڕەحمە هەیە لە بینمانە، ماریە خەڵکی ئەوەیە. یعنی پێغەمبەری خوا ئاوا تەوسیە کرۆ بە خزمەکانی. مەسەلەی خواردن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خواردنی ئەهلی کتابی خواردووە، ئەهلی کتاب خواردنیان حەڵاڵە. حتا ئافرەتێکی جوولەکە مەڕێک زەهراویە کات و پێغەمبەری خوا لێخوا. باشە یعنی کەواتە خواردنی حەڵاڵە. مهمە تۆچی لەسەر سفرەکەی دانیشی. ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر گرنگە. تو ئەو بێتە سەر سفرەی تۆ بچیت یعنی هەست بەم حاجزە نەکەی. باشان پێغەمبەری خوا لە ڕووی کۆمەڵایەتیەوە پاراستوونی فەرموویەتی تەمەن ئێمە بین بە کرێکاری ئەوانەوە بن بە کرێکاری ئێمە. ئیمامی عەلی لای ئەوانیشی کردووە لە باخێ لە باخەکانی مەدینە. فەرموویەتی هەر کەسێک ظڵم لە ئەهلی کتاب کەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە من ظلم معاهدا أو من ظلم ذميا أو كلفه فوق طاقته أو انتقصه أو أخذ منه شيئا من غير طيب نفس أفرمي فأنا حجيجه يوم القيامة. هركز ظلمي عن لبكا شتيكان لبسنة إيش عن زور بيبكا أفرمي من القيامة يخي يقرم. إن جا فرميتي من قتل ذميا قتلناه خويني عن حرامة خوتوناتو أي دزبو خويني بري. يعني باراستوني للظلم داخلي وخارجي. بون من الروي كوملاتي وخليفي بيغمري خواك إمام عمر كوري خطابة بكولاني كاروج كابرايكي بير
کە کوێر بوو سواڵێکە فەرمی تۆ لە چه ئەهلی کتابێکی وتی من یەهودیم وتی ئەی بۆ چی وای لێ کردووی کە تۆ سواڵەکەی وتی وەڵا نەبوونی و جزیە فەرمی جزیە لەسەر لابن وەرە بردیەوە بە ماڵی خۆی هەندێکی پێدا پاشان فەرمی لە بەیت المال لە سەدەقاتی مسلمانان ئەم کەسای بێ معاشی بۆ بەردرێتەوە فەرمی ئینەمە الصەدەقات للفقراء والمساکین فەرمی سەدەقات فقرا بۆ مسلمانان ئەمەش لە مەساکینی ئەهلی کتابە یعنی لە ڕووی کۆمەڵایەتیەوە شتانە کراوە معاهدەیان لەگەڵا کراوە ڕێکەوتنامەیان لەگەڵا کراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر شتی بۆ ئەهلی کتاب کردووە کە ئێمە وەکو مسلمان بەڕاستی پێویستمان پێیەتی یعنی کاسە دراوسەیەتی عەبدوڵای کوڕی عومەرە فەرمێ حەیوانێکمان سەر بڕی بوو وتم ئایا ئادەیتم لیجاریە اليەهودی ئایا بەشی دراوسێ جوولەکەکەت بردووە چکە پێغەمبەری خوا وەسیەتی کردووە فەرمێتی دراوسێ لە دراوسێ میراتەبە ئێمە لەکوێ و پێغەمبەری خوا لەکوێ ئەم تەعاملە جوانی ڕەسوڵ الله لەگەڵ ئەهلی کتابە یعنی ئەمە بابەتە کۆمەڵایەتیەکانە هەرگیز نابێت تێکەڵای بابەتی سیاسی و بابەتەکانی تری بکەین لە ڕووی سیاسیشەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕێکەوتنامەی لەگەڵا کردوون لەگەڵ مەسیحەکانی نەجرانە ڕێکەوتووە 40 ڕۆژ مەسیحەکان لە نەجرانەوە نزیکی یەمەن هاتوون بۆ شاری مەدینە لە مزگەوتی پێغەمبەری خوایە خاچیان لە ملا بوو لەوانە گۆشتی بەرازیان خواردبێ لەوانە مەشروبیشیان خواردبێ پێغەمبەری خوا خۆی خزمەتی کردوون ئەمە تاریخ هەمووی ئیجماعی لەسەرە باشان لەگەڵیان ڕێکەوتەوە مناقەشەشی کردوون و تووشیانە سێ خوا هەیە تاوەی پێغەمبەری خوا مباهەلەی لەگەڵا کردوون کە ئاەتی 62 سورەتی ئالی عیمران فەرمێ قل تعالوا ندعو أبناءنا وأبناءكم آياتك بمشوية بسم الله الرحمن الرحيم قل تعالوا ندعو أبناءنا وأبناءكم ونساءنا ونساءكم وأنفسنا وأنفسكم ثم نبتهل فنجعل نعلة الله على الكاذبين يعني تي قريب هرب رواناكن بيغمري خوا زور مناقشه لك الله كن وتي عيسى كوري خوايا بيغمري خوا فرمي بلغتان شيا وتي بلغمان ولا بري باوشيني فرمي إن مثل عيسى عند الله كمثل آدم عيسى كباوشيني آدم خداي كباوشيني يعني دوای کە قەناعەتی نەکرد فەرمیتەوە خۆی ئێمە زۆر يعني لە مەدینە پێغەمبەری خوا دەسەڵاتە دەوڵەتە ئەمان گروپێکی بچووکن لە ئێمەنەوە هاتون خۆ کەس خاوەنیان نییە ئەگەر سەر بڕانی شایە کەس خاوەنیانە بەڵام پێغەمبەری خوا نەخێر ڕێزی لەگرتن بۆم تەعامولە لە ڕووی سیاسیەوە لە تاریخی ئیسلامیە يعني هێشتا لە کۆمەڵایەتەکە پێغەمبەری خوا خۆی لای دکتۆری یەهودی چارەسەری کردووە چۆتە لای دکتۆری یەهودی عایشە خۆی لای دکتۆری یەهودی چارەسەری کردووە تقریبا جمهوری علەما فەرمون لای دکتۆری یەهودی مەسیحی دروستە ئەم چارەسەرە بکرێ پێغەمبەری خوا لە ڕووی تیجاری و تعاملی لەگەڵا کردوون لەگەڵەوەی عوسمانی کوڕی عەفان و عەبدوڕەحمانی کوڕی عەوف و ئەم هەموو دەوڵەمەنە هەبوو پێغەمبەری خوا چووە بە قەرز لە کابرایەکی یەهودی شتی کڕیەوە درعەکەی حتا کاتێ وەفاتەکە درعەکەی مەرهونە لای بەڕەهەندانراوە لای کابرایەکی یەهودی بۆچی بۆی فێری تەعاملمان بکە لەگەڵ ئاهلی کتابە ئەمە دەبوانەیەشی زۆر گەورەی تیا بەڕاستی پێغەمبەری خوا دەسەڵاتی پێداون ڕێزی لەگرتون حیواری لەگەڵا کردوون باشە ڕێکەوتنامەی لەگەڵا کردوون ئەوان هەتا پابەند بوون ئێمەش پابەند دەبین وە سەحابەکانی پێغەمبەری خوا خەلیفەکانی ڕاشدین زۆرێک شت لە تاریخی ئێمە جێڕدێتەوە بەڕاستی هەمووی مخالفی عملی پێغەمبەری خوایە ئەگەر تەجاوز هەبێ یعنی مە گرنگە لەوانەیە کەسێ پرسیار کا بڵێ ئەوەی ئەو تەجاوزانی کە کراوە ئەو پێشەلکارانی کە کراوە ئەو پێشەلکاریانە هەمووی بە میزانی قورئان بە میزانی فەرموودە مخالفە يعني مخالفی عملی پێغەمبەری خوایە با ئەگەر عومەری کوڕی خەتابیش کردی بێتی با ئەگەر ئەبوبەکری سیدیقیش کرد بێتی کە هەرگیز ئەوانەوەیان نەکردووە زۆر نەرمونیان بوون لەگەڵ ئەهلی کتابە مافەکانیان پارێزراوە ئەگەر مسلمانان پارێزگاریان لە ئەهلی کتاب نەکردایە لە کەنیسەکانیان نەکردایە لە شوێنەوارەکانیان نەکردایە سە کەنیسەی قیام و مەهد و ئەم هەموو کەنیسە و پەرستگایە چۆن نەمایەوە کەواتە نەڕوو خێنراوە عەمری کوڕی عاس کاتێکە چێتە میسر خێمەکەی ناگوازێتە لەبەری کۆترێک هێلالەی لەسەر کردۆشاری فستات بۆ دروستە بێ ئەوەی کە ڕۆمە بێزەنتیەکان پیاوێکی قەشەیەکی مەسیحەکانیان دوور خستۆتەوە ڕای کردەوە بۆ حەبەشە ئەو هێنێتەوەی خاتە شوێنی خۆی لەمە دەستکاری ئێوە ناکەین بۆیە بەڕاستی مێژونووسانی مستەشرقینی غەربی شایەتی بۆ ئەمادەن بۆ نمونەیەکی لەوانە تۆماس ئەرنۆڵد ئەڵێ بەڕاستی کە باسی تاریخی سەدەی چوارەمە کات ئەفەرمێ بۆمان نەجێڕێتەوە ئەڵێ زۆر تەعەجوب بکەین لە زۆری و ژمارەی ئەو کەسانی ئەو عمال و متەسەڕیفانی کە لە دەوڵەتی ئیسلامیا هەبوون وەزیر هەبووە کاربەدەست هەبووە یعنی ئیجماع هەیە لەسەوەی بەڵێ دروستە وەزیر مەسیحی بێ یەهودی بێ کە لە هەموو دەوڵەتەکانی ئیسلامیە لە جگە لە خەلیفەکانی ڕاشدین لە ئەمەوی لە عەباسی و لە هەموویە بووە ڕێگایان پێدراوە کەواتە ئەمە بەڕاستی حتا تەنانەت لویس ساکۆ کە پیاوێکی ئاینی کوردە و پلێکی باڵای هەیە لای پاپای ڤاتیکان کتێبی
كتابي شيء وزراء النصرانية في الإسلام يعني الله سياسة وزير وكاربدس ما ولا تاريخ إسلامية بويا براستي إما دبي وبلين هموش إما برهمي شيء برهمي أو تعامل جواني رسول الله عليه الصلاة والسلام كلقل يهوديا كان كردوتي لقل مسيح كان كردوتي بويا بيغمري خوا وما أرسلناك إلا رحمة للعالمين براسي رحمة للعالمين.